بسم الله الرحمن الرحيم. ألف لام ميم. آيات الله وكانوا بها يستهزئون. الله يبدأ الخلق ثم يعيده. نائب برپرسی مەڵبەند و ئەندامانی مەڵبەند و ئەندامانی ئەنجومەن و سەرجەم بەشەکانی مەڵبەند و بەخێراتنی هەموو لایەکانەکەین. پەروەردەکردنی مناڵانی خەڵکی کوردستان کردووەتەوە. بەس سەنتەری خزمەت هاوینان 20,000 تەلەبەی هەیە. بسم الله الرحمن الرحیم. دارێ مەوەکو دەستگای خێرخوازی بەخشین و سنگەی چەمچەماڵ لە چالاکیەکی ترمانەکەوە هاوینان خولی دوورمانمان هەیە بۆ کەسانی ئەوانەی ئارزومەندن فێری دوورمان بن و دوای مەزدەرێکی ژیان بۆ خۆیان دروستکەن. بەخشین هەرەوە نەبێت کە هاوکاری فەقیر و هەژار و یان مناڵی بێباوک یا پرۆژەی جۆرا جۆری هەبێ، بەڵام پرۆژی تریشیکەیە کە دەستی کار هەلی کار بۆ کەسانێک ئەڕەسیێنێ کە بتوانن بەدەستی خۆیان قوتی ژیانی خۆیان پەیداکەن. ئەویش لێرەیە کە ئێمە هەموو هاوینێک لە کاتی پشوەکانە خولمان کردوتەوە بۆ خوشکانی سنوورەکەمان کە لەم خولایە نزیکەی 50 کەس بەشداری تیا کردەوە. سوپاس بۆ خواکەوە چەند کەسێکی تەواویان فێری دوورمان بوونەوە، فێری بڕین بوونەوە و ئێستا نەتیجەی کارەکانیشیان هێناوەتەوە بۆمان کە ئێمە قوماشمان پێیان داوە، لەوە پاش ئەوەش قماشەکانە خۆیان بەدەستی خۆیان بڕیوانەوە خۆیان دووریوانە و دەلالەتە لەوەی کەوا سوپاس بۆ خوا فێربوونێک لێرە شتێک بای خۆیان فێربوونە و ئینشەڵا لە هەوڵی زیاترا بن ئەبن بە خەیاتیەکی باش کەەوە بتوانن بژێوی ژیانیانی خۆیان دابین بکەن. و سوپاسی ئەو خێرخوازاناکەین و سوپاسی ئەو کەساناکەین کە هاوکاری ئێمە لە هەموو پرۆژەکانە و سوپاسی دەستگای بەخشینی سلێمانیشەکەین کە بڕێک لە دیارەکانی بۆمان دابین کردو. سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. سەرەتا بە خێراتنی کەناڵە بەڕێزەکەتانەکەم من وەکو بەشدار بوویەک لەم خولی دوورمانە توانیم بەشدار بم لەم خولە و زۆر شتی جیاواز و تازە فێر ببم کە بۆ ماوەی مانگێک بەردەوام بوو و سوپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەم کە بەهۆی ئەوانەوە توانیمان بەردەوام بین و سوپاسی مامۆستا بەڕێزەکانیش دەکەین کە هاوکارمانبوون. زۆر خۆی گەورە جەزای بەخێری دنیا و قیامەتیان بداتەوە ئینشاءالله. ئەم جۆرە خولانە زۆر پێویستە بۆ ئێمەی ئافرەتان تا ئێمە بتوانین خۆمان جلوبەرگەکانی خۆمان بدورین و لەسەر پێی خۆمان بوەستین. دەستخۆشی لە مامۆستا بەڕێزەکانەکەم لە مامۆستا دیمەن لەم خاتونانەی کە پێشوازیان لێمان کرد بە ڕوویەکی خۆشەوە. بەڕاستی ئەم خولە خۆبەخشانە تا مانگێک بەردەوام بوو. ئیتر مامۆستاکە زۆر بەڕێز بوو لەگەڵمانە، شتی باش فێر بوون لێوەی جگە لە شتی باشیش سەرەڕای ئەوەش ئامۆژگاری ئەکردین پێمانی ئەوە کە ئەم شتە حرامە ئەوە وایە ئەوە مەکەن. بەڕاستی جگە لە کارەکەی زۆر شتی تریشی فێر بووین لە ماوەی ئەم مانگەیە زۆر شت فێر بوون لێی دەست و چاوی خۆش بێ و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. من وەکو بەشداربوویەکی ئەم خولە کە خولی دوورمان بوو بە مای مانگێک بەشداریمان کردو. زۆر سپاسی مامۆستاکانەکەین دەستخۆشییان لێکەین و هەروەها ئەم خول و دەستگایانە پێویستە بۆ ئێمە ئافرەتان هیوادارین بەردەوام بن. سوپاسی هەموو لایەک و مامۆستاکان دەستگای بەخشینی شەکەین. بە ناوی خوای گەورە ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین لە چەمچەماڵ کۆتایی بە خولێکی فێرخوازی دوورمان هێنا کە زیاتر لە 50 فێرخواز بەشدار بوون. دەستخۆشی بۆ خێرخوازان و نووسنگەی چەمچەماڵی دەستگای خێرخوازی بەخشین کە ئەمڕۆ توانی ئەم خولە بە کۆتا بگەێنێ کە زیاتر لە 50 فێرخواز بەشدار بوون. و هەر دوێنێ دەستگای خێرخوازی بەخشین بۆ مناڵی ئەم بێ باوکانە زیاتر لە 2300 مناڵی جلوبەرگ و پێداویستی قوتابخانەی بۆ جێبەجێکردن بە زیاتر لە 68 ملیۆن دینار. دەستخۆشی لە خێرخوازانەکەین کە لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشین هاوکاری مناڵی بێباوک و هەژار و کەم دەرامەت دەکەن. دەستان خۆش بێ، خوای گەورە ئەجر و پاداشتان بداتەوە.